ئەو ڕێکخراوەی دوێنێ سەرۆکی حکوومەتی هەرێم لە سلێمانی سەردانی کردن و یاریەکی تیادا ئەنجامدا کێن. ڕێکخراوە چۆن کار دەکەن و ئامانجیان چییە لە کارەکانیان؟ دوای سەردانی دوێنێی مەسعود بارزانی سەرۆکی حکوومەت کردنەوەی سایلۆ و پرۆژەی بە بازاڕکردنی گەنمی جوتیاران لە سلێمانی لە تویتەری خۆی ڤیدیۆیەکی بڵاو کردەوە و تیایدا سەردانی ڕێکخراوێکی کردووە و دەڵێت ئێوە وەکو سەرتافڵەی بزنسی کوردستان ئێوە ئەگەر ئەم چاڵنجانەکە تووشە بن و هەوڵی چارەسەرکردنی ئەم گرفتانە بدەن ڕێگە خۆش دەکەم بۆ ئەوانەی دوای ئێوە دێن. ڕێکخراوی پای بۆن لابس وەک خۆیان دەڵێن ڕێکخراوێکی قازانجنەویستە و بەخشانە کار دەکات بۆ یارمەتیدان و پاڵپشتیکردنی گەنجان لە عێراق و سووریا و لقیان لاولێر و سلێمانیە. بەرپرسان و ئەندامانی ڕێکخراوەکە لەو ڤیدیۆی سەرۆکی حکوومەت بڵاوی کردوتەوە دڵخۆشی خۆیان بە سەردانەکە دەربڕیوە و دەڵێن زۆر خۆشحاڵ بووین بە هاتنی سەرۆکی حکوومەت بۆ ئۆفیسەکەمان. ئێمە وەکو فایبۆن لابس ڕێکخراوێکی قازانجنەویستین کار لەگەڵ کارسازانە ئەکەین. بە پێی بانگەشەکانی خۆیان ڕێکخراوە پاڵپشتی دەکرێت لەلایەن ڕێکخراو و کۆمپانیا جیهانیەکانەوە و پشتیوانی گەشەپێدانی کار دەکات. ڕێکخراوە لە ساڵی 2016 دامەزراوە و لە 20 ئابی 2010 یەکەم بانگەشەی هەلی بەشداریکردنیان لە کارەکانیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کردوتەوە. ئەوان لەسەر پێگەی فەرمی خۆیان لۆگۆی چەند ڕێکخراوێکی جیهانیان بڵاو کردوتەوە کە گوایە لەلایەن ئەوانە پشتیوانی دەکرێن کە لە نێویاندا ڕێکخراوی یونسێڤێ. سەرۆکی حکوومەت لەو سەردانەیدا بۆ لای ئەو گروپە گەنجە کە کارەکانیان لە سنووری شارەکەدا نەناسراوە پشتیوانی خۆی بۆ دەربڕین و ستایشی کارەکەی کردن. سەرتاپڵەی بزنسی کوردستان ناوی هێنان لە کاتێکدا ڕێکخراوەکە خۆیان دەڵێن ئەوان قازانجنەویستن و هاوکاری لە ڕێکخراوەکان وەردەگرن. سیستمی کاری ئەم ڕێکخراوە بە جۆرێکە کە یارمەتی دارایی و مرۆیی پێشکەش بەو کەسانە دەکات کە بەشداریان کردووە بۆ بەرەو پێشبردنی پرۆژەکان و تا ئێستا توانیویانە $1 ملیۆن وەک هاوکاری پێشکەش بە بەشداربووان بکەن. سەردانەکەی بارزانی بۆ میدیاکان جێی سەرنج بوو چونکە ئەو ڕێکخراوەی سەردانی کردن چالاکیەکانیان لە ڕووی جەماوەریەوە نەناسراوە. شێوازی کارەکانیشیان جیاوازە و سێ بەشی کارکردنیان هەیە کە یەکەمیان بۆ پاڵپشتی ئافرەتانە خۆیان دەڵێن ڕێکاری گونجاو دادەنێن بۆیان تا کارەکانیان بەرەو پێش بەرن. یەکی دیکەی ڕێکخراوەکە ڕۆژەی پاڵپشتی گەشەکردنی کاری دامەزراوەکانە. ئەمە بۆ ئەو کەسانەیە کە پرۆژەیەکیان هەیە و دەیانەوێت زیاتر بە بازاڕی بکەن و ڕێکخراوەکە پاڵپشتی داراییان دەکات هەرچەندە ئەم بەشە ئێستا ڕاگیراوە. کارێکی دیکەی ڕێکخراوەکە هاوکاری و ڕاوێژی تایبەت بەو کارانە دەبەخشێت بۆ ناوی گەشە سەندندان و دەیانەوێت کارەکانیان پرۆفێشناڵانەتر بکەن. بارزانی کە لە سەرەتای مانگی شوباتی ئەم ساڵیش لەگەڵ چەند گەنجێکی دیکە کۆبوویەوە و ڕایگەیاندەبوو کە ئەو پشتیوانی کەرتی تایبەت و ڕۆڵی گەنجان دەکات لەو بوارەدا. بارزانی نەپێشووتر و نەدوێنێش شێوازی پشتیوانی و هاوکاریەکانی بۆ ئەو ڕێکخراوانە ئاشکرا نەکرد کە چۆن و بەچی شێوازێک هاوکاری پشتیوانیان دەکات. ئەوەی سەرنج ڕادەکێشێت دامەزرێنەرانی ئەم ڕێکخراوە هەرسێکیان بیانین و خەڵکی هەرێمی کوردستان نین و کارەکانی ڕێکخراوەکەش سەرجەمیان بە زمانی ئینگلیزیە و یەکێک لە مەرجەکانی پشتیوانی ئەو کەسانەشی پرۆژەیان هەیە دەبێت زمانی ئینگلیزی بە تەواوەتی بزانێت. ئالیس بۆسلی و هەر یەکە لە پاتنیشیان لە تیڤی بەریتانی و عەلی پاراجا کە خەڵکی تورکایە وەک دامەزرێنەری ڕێکخراوەکە ناسراون. بەڵام دوێنێ لە کاتی پێشوازیەکەدا سەرجەم ئەوانەی ئامادە بوون بە زمانی کوردی لەگەڵ سەرۆکی حکوومەت